نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە کار و چالاکی خێرخوازیەکانیان بەردەوامن و لە سنووری قەزای چەمچەماڵیش هاوکاری منداڵانی بێباوک و خەڵکانی کەم دەرامەتیان کرد. نووسینگەی چەمچەماڵی دەستگای بەخشین لە چوارچێوەی کارە خێرخوازیەکانیدا خواردن و جلوبەرگی جەژنی بەسەر 110 منداڵی بێباوکدا دابەش کرد. ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین دیارە لە درێژەی کار و چالاکیەکانمانە جلوبەرگ و گۆشت و چکلێت و شرینی جەژنەمان دیارە بۆ هەرەمیان دابین کردو ئێستا تەوزیعمان کرد بەسەرانە وەسپاسی و دوو خێرخوازاکەین کە نانویستناویان بێنین کە گۆشتەکان بۆمان دابین کرد وەسپاسی و خێرخوازانەشکین کە چکلێت و شەربەت و شتەکان بۆمان دابین کرد و وەسپاسی خێرخوازەکانی ترەکەین کە جلوبەرگەکانیان دابین کرد و زیاد لە ڕاستە ئێمە 110 ماڵ بۆ بەڵام زیاتر لە 140 جلوبەرگمان کردەوە ماڵی وایە سێ مناڵی بێباوکی هەبوو و جلوبەرگمان بۆ هەمووی کردەوە و سوپاسی خی گەوراکەین کەوا موسڵمانان و خێرخوازان کە ڕۆکەنە دەستگاکانی بەخشین نووسینگەکانی بەخشین کە هاوکارەکانیان نەگەێنە ئێمە و ئێمەش بەم شێوەیە بەبێ جیاوازی ئەیدینە و خەڵکانی کە مستاقن مناڵی بێباوکن. نووسینگەی تەکەی دەستگای بەخشینیش هاوشێوەی نووسینگەکانی دیکە موچەی مانگی سێ و جلوبەرگی جەژنی بۆ 80 منداڵی بێباوک و خێزانی کەم دەرامەت دابین کرد. وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی تەکێ هەوڵمانداوە بۆ جژن ئەو منداڵانی کەوا تووشی موسیبەتێک بن و باوچیان لە دەستداوە ئێمەکو بۆی دڵنەوەیان بکەین و دڵیان خۆشکەین هەڵسەین بە دابینکردنی شیرنی و پێدانی موچەیەک و جلوبەرگی جەژنانن بە کاملواتە بە پێڵاو و پانتۆڵ و کراس و ئەوانەواتە هەموو ئەو پێویستنی کەوا بۆ جەژن پێویستە بۆمان دابین کردوونە ئەمەش وەکو لاسایکردنەوەیەکی ئەو سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بۆیە سوپاس بۆ خوا کە ئێمە ئەمڕۆتوانیتمان وەکو وتمان موچەیەک و بتوان شیرنی و جلوبەرگی منداڵانیش پێشکەشین دڵیان خۆش بکەن چکە بڕاستی ئەم مانگە مانگی عیباد و مانگی دڵخۆشکردنە بۆیە سوپاس بۆ خۆی ئەمەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە نووسینگەی تەکێ دڵی 80 مناڵی بێباوکمان خۆش کردەوە بە پێدانی موچە. سودمەندبوان و دایکانی منداڵانی بێسەرپەرشت و سوپاسگوزاری بەخشینن کە دەستی ناز بەسەر منداڵەکانیاندا دێن و دڵخۆشیان دەکەن بە جلوبەرگی ڕازداوە بۆ جەژن. و دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە لەم کاتە و هەموو کاتی هاوکاری موسڵمانان و بناڵی بێباوکن کەم دەرامەتەکان و دەستخۆشی لە هەموو موسڵمانان و خێرخوازانەکەن کە هاوکاریەکانیان نەگەێنە دەستگای بەخشین بۆ ئەوەی هاوکاری ئێمە بکەن دەستان خۆش بێ ئێستاش جلوبەرگی جەژن و چکلێت و گۆشت و هەموو پێداویستەکانی جەژنیان دابین کردەوە بۆ مناڵی بێباوک دەستخۆشییان لەکەین هیوادارین ئێوەش هەردەم هاوکاری ئەم دەستگایانە بن کە چیان لە مناڵی بێباوک کەم دەرامەتی شارەکەمانە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. هەر ئەوان نمونەیان زۆر بێ من یەکێکم خۆم لەوانە مناڵەکانم هەتا ئیستا لە فێهمی خێرخوازان پێگەیوە سڵاو ڕێزمە خوای گەورە خوایە پاداشتی دنیا و قیامەتیان بێ مەخوا مناڵی ئیستا هەمووی ئەگەر خێرخواز نەبێت یا ئەچی ئێمە مناڵانی ئێمە بە هەموو شێوەی ماڵیان ئاوا بێ و پشتگیریمانیان کردو مناڵمانیان بەخێو کردو و دەستیان خۆش بێ و مەمنونیان. بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز بە هاوکاری دەوڵەمەندان و خێرەوەمەندان نووسینگەکانی بەخشین پۆل خەڵکانی هەژار و نەخۆش و منداڵانی بێباوک بەسەر دەکەنەوە و دەیانەوێت دڵخۆشی و ئاوەدانی سەرجەم ماڵەکان بگرێتەوە و جەژن بۆ هەمان خۆشی بێت بێ جیاوازی چینایەتی. ڕێبین محەممەد کەناڵی پێم چەمچەماڵ.